إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله تعالى، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. میوانانی ماڵی خوای پەروەردگار، خوشکان و برایانی بەڕێز، سەلام و ڕەحمەت و مهرەبانی و بەرەکەتی خوا بڕژێ بەسەر هەموو لایەکماندا یا رب العالمین. عەظەمەت و گەورەیی و دەسەڵاتی خوا ئەبێ هەمیشە زیاد بکات لە دڵ و ناخ و بیر و باوەڕی ئینسانی مسلماندا. زۆر گرنگە ئینسان گەورەی خوا بناسێ، هێز و دەسەڵاتی خوای لە دڵدا بێت. هیچ کاتێک هیچ هێزێک دەسەڵاتی خوای لە بیر نەباتەوە. هەر هێز و دەسەڵاتێکی بینی زیاتر دەسەڵاتی خوای پەروەردگاری لەلا گەورەتر بێت. وێ لەسەر مسلمان پێویستە زیاتر دەسەڵاتی خوای پەروەردگار بناسێ. خوای پەروەردگار سەبارەت بە خۆیە فەرمێ هو الأول والآخر والظاهر والباطن وهو بكل شيء عليم. هەر ئەوە هەبووە الأول لە پێشی هەموو مەخلوقات، والآخر هەر ئەوش ئەمێنێتەوە و مان و هەبوون هەر بۆ ئەوە بێت. وهو بكل خلق عليم، بكل شيء عليم، بە هەموو شتێکیش ئاگادارە. بيده ملكوت كل شيء، هەر شتێک لەسەر ئەم بوونەوەرەدا لەم کەونەدا ئەجوڵێتەوە بەدەست و ویست و ئیرادەی ئەوە. يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. چاوتروکانێک خوتورەی دڵێک کە بە دڵی هەر کەسێک دادێ، هەر مرۆڤێک دادێ، ویست و ئیرادەی هەر ئینسان و هەر جوڵە و هەر ڕوح لەبەرێک بێت، خوای پەروەردگار پێی ئاگادارە. والشمس والقمر والنجوم مسخرات بأمره ألا له الخلق والأمر. خۆر و مانگ و ئەستێرەکان مسەخەر و ڕام کراون لە فەرمانی خوای پەروەردگارە دێن و دەڕۆن. ألا له الخلق والأمر. فەرمان هەر فەرمانی ئەوە، هەر ئەوە توانێ مەخلوقات بسوڕێنێ، مەخلوقات زیندوو بکاتەوە، بیان مرێنێ، زیندویان کاتەوە جارێکی تر. خوای پەروەردگار حەوت ئاسمانی دروست کردووە. خەلق سەبع سەماوات وما بەینەهما في 6 أيام ثم استوى على العرش. حەوت ئاسمانی دروست کرد لە ماوەی 6 ڕۆژدا. ئەوەی لە نێوانی هەموو کەوندا هەیە. پاشان چوە سەر عەرشە پیرۆزەکەی خۆی. چوونێک مانەوەیەک شیاو بێ بەخۆی هەر خۆی ئەزانێ چۆن. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام نێوان هەر یەکێک لە ئاسمانەکان مەسیرەت 500 عام، نێوان هەر یەکێک لەو ئاسمانانە یەکەم بۆ دووەم 500 ساڵە ڕێگایە. حەوت ئاسمان لە سەروی حەوت ئاسمانەکەوە تاوەکو عەرشی پیرۆز مەسیرەت 500 عام، 500 ساڵە ڕێگایە. چی لێیە؟ رسول الله فەرمووی بەینەهما بەحر عەظیم، بەحرێکی زۆر گەورە هەیە. مەسیرەت 500 عام، 500 ساڵە ڕێگا پانایی قوڵایی ئەو بەحرە ئەوەندە گەورەیە تاوەکو عەرشی پیرۆز. گەورەی ئەم زاتە پیرۆزە بێ خۆ چەند بێت، عەظیمی ئەم زاتە پیرۆزە. لە سەروی عەرشەوە خوای پەروەردگار ئاگای لە خوتوڕەی دڵی ئینسانێکە، مرۆڤێکە، مەخلوقێکە لەسەر ئەم زەویە. يعلم خائنة الأعين. چاوتروکانێکی تۆ خوتوڕەیەک بە دڵت دابێت، خوای پەروەردگار پێی ئاگادارە. كل يوم هو في شأن. هەر ڕۆژێکیش خوای پەروەردگار کاروبارێک دروست ئەکا لەسەر ئەم زەویە.
کاروبارێک بە جۆرێکی تر هەڵ ئەسوڕێنێ، یەکێک نەخۆشەکەوێ، یەکێک چاک ئەبێتەوە، یەکێک دەوڵەمەند دەبێ، یەکێک هەژارەکە، یەکێک دەسەڵاتی پێبەخشێ، یەکێکی تر ذەلیلەکە و دەسەڵاتی لێ ئەسێنێتەوە، یەکێک فەقیرەکەوێ، یەکێکش دەوڵەمەند. هەموو ئەمانش بە فەرمانی خوای پەروەردیگار کاتێک گەو فەرمووی کون فەیەکون کە فەرمووی ببە، بێگومان بە فەرمانی خوای پەروەردیگار هەموو شتێک ئەبێت. ئیذا ئەرادە شەیئەن ئەن یەقولە لەهو کون فەیەکون. هەر یەکێک لەم فەرمانانە لەژێر فەرمانی خوای پەروەردیگار ئایا. کاتێک کە لە هەموو مێژوودا بێبڕواکان بەهێز و قووەت و سەرباز و چەک و ئەسلحەی خۆیەوە نازیوە، بە دەسەڵاتی خۆیەوە شانازی کردووە، تەکەببوری لێداوە. ئینسان بڕوادار کە خۆی لاواز بوو، ئیمانەکەی لاواز بوو، خوای نەناسی بە عەظەمەتی خۆی، گەورەی خوای لەلا بچووکە بێتەوە پەنا بخوا. دەسەڵاتی ئەوانی زۆر لا گەورە ئەبێ، ئەو هێز و جوندیە، ئەو دەسەڵاتە، ئەو سەربازەی هەیەی بەلایەوە زۆر گەورە ئەبێ. بەڵام کە خواناس کە ئینسان خوای ناسی بەو شکڵە، ئەو کاتە ئەوەی زۆر لەلا بچووکە بێتەوە، زۆر لە لاواز ئەبێ. ئەزانی جوندی خوای پەروەردگار چییە؟ وما يعلم جنود ربك إلا هو. خوای پەروەردگار ئەفەرمێ جوندی خوای پەروەردگار ئەوەندە زۆرە تەنها خۆی ئەزانێت چەندە جوندی هەیە، چەند جوندی هەیە، چەند فریشتەی هەیە، چەند ئینسانی هەیە کە خۆی بەکوژدا لە پێناوی پەروەردگاری، چەند دروستکراوی تری هەیە، کێ زانێ؟ وما يعلم جنود ربك إلا هو. دەسەڵاتی زۆر گەورە گەورە بەخۆیەوە ئەنازی، بەخۆیەوە شانازی ئەکرد، بەڵام خوای پەروەردگار فدمدم عليهم ربهم بذنبهم. خوای پەروەردگار لە ناوی بردن بەهۆی سەرکەشییانەوە، بەهۆی تەکەببوریانەوە، بەهۆی شانازیکردن بە خۆیانەوە، خۆیان کرد بەخوا، خۆیان کرد بە دەسەڵاتدار بەسەر مرۆڤایەتیدا، ژێری خۆیان بە بەندەی خۆیان بە عەبدی خۆیان نەزانی، بەڵام خوای پەروەردگار لە ناوی بردن. ئەبینین لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار باسی گەلانی ظالم و ستەمکارمان بووەکە، باسی گەلانی پێشومان بووەکە کە خۆیان سەریان نەوی نەکرد بۆ خوا، خۆیان بە گەورە زانی، بۆ پێغەمبەرانی خوا، بۆ پەیامی خوا، بۆ هیچ کەس سەر نەوی نەکرا. تا خوای پەروەردگار چۆن لە ناوی بردن کە باسی قەومی لووتمان بووەکە، ئەو پێغەمبەرە نازارە لەلایەن خوای پەروەردگارەوە بانگەوازی کردن بۆی ڕووبکەنەوە خوا، بۆی بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. بەڵام هەر ملیان نەدا، هەر گوێڕایەڵ نەبوون. ڕۆژێک و دوان، ساڵێک و دوان گوێیان بە فەرمان و پەیامی خوا نەدا. خوای پەروەردگار فەرمووی فلما جاء أمرنا. کاتێک کە فەرمانی ئێمە هات، کاتێک کە قین و ڕقی ئێمە هەستا بەرامبەریان، جعلنا عاليها سافلها وأمطرنا عليهم حجارة من سجيل منضود مسومة عند ربك وما هي من الظالمين ببعيد. لەلایەن خواوە خوای پەروەردگار فەرمانی کرد سەر و ژێریان بکەن. فریشتەی بەڕێز جبریل زانایانە فەرموون 5 شار بوون. ئەو شارە 5 شار بوونی لە زمانی لۆتدا بێ فەرمانی خوایانە کرد. جبریل یەک باڵێکیانی کردە ژێر ئەرزی ژێر پێیانەوە، سەر و ژێری کردن و بەرە خواری کردنەوە. پاشان فەرمووی وما هي من الظالمين ببعيد. لە هیچ زاڵمێکی تر ئەم عقوبەیە بە دوور نییە. وا نەزانن کەسێکی تر ستەمکە ئەوە عقوبەیە بوو تازە تەواو، ئەوە سزایەک بوو کۆتایی پێهات. نەخێر، بۆ هەموو زاڵمێک بە جۆرێک لە جۆرەکان خوای پەروەردگار سزایان ئەدا. باسی فیرعەونەکە خوای پەروەردگار، ئەو فیرعەونەی ئەیود وما علمت لكم من إله غيري أنا ربكم الأعلى. جگەل لە من خوایەکی تر شک نابم، من خوای هەرە گەورەی ئێوە. وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد. كاتك كفساد خرابكاري خوي بقورة زاني خوي بخوا زاني خوي بروغاتي كر فصب عليهم ربك سوط عذاب. سزاي خوي بونارد، سوط عذاب يك سزاي بونارد. فأخذه الله نكال الآخرة والأولى. تولي بيشو دوالي كردوا سرتاو كوتاي تولي لي سندو لنائي برد بجوريكش لنائي برد. خەڵکان بڕوایان ناکرد، ئەم ئینسانە خۆی بەخۆ ئەزانی، ئەو هەموو زوڵم و ستەمەی کرد، کەس نەیوێرا لەبەر دەستێ قسەیەک بکە، ئەبێ لە ناوچوو بێت. ئەخە گەلەکەی لە ناوچوو ڕەنگە خۆی لە شوێنێکی ترەوە بێتەوە. ئەوە بوو خوای پەروەردگار فەرمووی اليوم ننجيك ببدنك
لتكون لمن خلفك آية کەس بڕوای ناکرد مردووە کەس بڕوای ناکرد لە ناوچووە تا خوای پەروەردگار لاشەکەی هێشتەوە فەرمانی کرد بە بەحر نابێ و لاشەیە غەرق بێ نابێ و لاشەیە بچێتە خوارەوە بە قەراخی بەحرەکەی هاتەوە بەردەستی خەڵکی بەردەستی بێ بڕوایان بەردەستی ئیمانداران تاوەکو هەموو خەڵک ببینێ ببێ بە ئایەت ببێ بە نیشانە و دەسەڵات کە لەسەروی ئەم دەسەڵاتە و دەسەڵاتێکی تر هەیە لەسەروی ئەم هێزەوە هێزێکی تر هەیە بۆی بۆ دڕون بێتەوە خالقی ئەم ئەرزە پەروەردگاری ئەم ئەرزە ئەو کەسەی ئەم ئەرزە بەڕێوە ئەبا ئەم زەویە بەڕێوە ئەبا مەخلوقات بەڕێوە بە لە هەمووان بەدەسەڵاتترە لە هەمووان بەهێزترە سەبارەت بە قاڕون خوای پەروەردگار کە بینی قاڕون کەش و فش لێدا بە ماڵی خۆیەوە نازێ ئەیوەدە ئەوەی هی خۆمە هەر خۆم پەیام کردووە بە علمی خۆم بە عەقڵی خۆم بە هێزی خۆم قووەتی هیچ کەسێکی تێدا نییە خوای پەروەردگار فەرمی فەخەسەفنا به وبداره الأرض خۆی و خان و سەرۆت و سامانەکەی ڕۆچ و بەسەر زەویدا بە ناخی زەویدا ڕۆچ و خوارەوە بەڵێ وە هێزی خوای پەروەردگارە کاتێک ئەبڕەهەی حەبەشی مەلیکی یەمەن ویستی کەعبە و ماڵە گەورەکەی خوای پەروەردگار بڕوخێنێ سەربازێکی زۆر گەورە بە کۆمەڵە فیلێکەوە بەرەو کەعبە بەڕێکەوت کە هیچ کەسێ قووەتی نەبوو بەرامبەری ڕابوەستێ شاری مەکە چۆڵیان کرد عەبدولموطەلیب وڵاتی چۆڵ کرد خەڵکی گەنجان سەربازەکانیان وڵات و نیشتیمان و شاری خۆیان چۆڵ کرد نەیانتوانی بەرامبەری ڕابوەستنەوە ئەی خوای پەروەردگار چی کرد ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل فێڵەکەیان پیلانەکەیان خوتەکەیمان هەڵ نەوەشاندەوە بەچی هەڵی وەشاندەوە خوای پەروەردگار ئەگەر کەسێک دیفاع لە پەیامی خوا لە کەعبە نەکا خوای پەروەردگار چی بۆ نێرێ وأرسل عليهم طيرا أبابيل کۆمەڵە تەیرێکی بۆ نارد ترميهم بحجارة من سجيل لەلایەن خوای پەروەردگارەوە چەند بەردێکی هەڵگرت بوو زانانە فەرموو سێ بەرد بە دوو قاچیان بەردێک بە دەنوکیشی بەردێک تەیرێک بەردەکە دەبێت چەندە ئەندازە بێ چەندە سەنگین بێت چەندە قورس بوو بێ و بەردە تەیرێک هەڵی بگرێت لە ئاسمانەوە بەر هەر چێکیان بکەوتایە ڕاستەوخۆ ئەمرد بەر هەر چێکیان بکەوتایە ڕاستەوخۆ ئەی کوشت ئەو بوو لە ناویشی بردن ئەوە هێزی دەسەڵاتی خوایە ئەوە ویست و ئیرادەی خوای پەروەردگارە ئین ڕەبەکە لەبیلمیرصاد خوای پەروەردگار لە کەمیندایە خوای پەروەردگار چاودێرە بەسەر مەخلوقاتیەوە کێ پێ ڕاکێشێ زیاتر سنوور ببەزێنێ بەرە لە سنوورەکانی خوای پەروەردگار تۆڵەی لێ ئەسێنێتەوە ئەگەر تەیرێکی بۆ بنێرێ ئەگەر میکرۆبێکی بۆ بنێرێ ئەگەر هەر هێزێکی بۆ بنێرێ جوندێک لە جوندەکانی خۆی خوای پەروەردگار ناهێڵێ ئەو پەلەی ئەبڕێ ئەو قاچەی ئەبڕێکەوە قاچی درێژکا و سنووری خوای پەروەردگار ببەزێنێ بینیتان ئەمریکا خۆی بەخوا ئازانی خۆی بەخوای سەر زەوی هێز و دەسەڵات هەر دەسەڵاتی ئەوە تەنانەت موسڵمان وای لێ هاتبووە ئەیوت باران کە لە ئاسمانەوە ئەبارێ ئێستا وشکە ساڵی لە هەندێک ساڵ ڕوویداوە بەدەستی ئەوە بەڵام خوای پەروەردگار چی بۆ نارد یەک جوندی بۆ نارد جوندێک إعصار فيه نار فاحترقت گێژەڵۆکێکی ئاگر هەمووی سوتاندن بۆ کوێی نارد خۆشترین شار جوانترین شاری سەر زەوی شوێنی دەوڵەمەندترین کەسەکانی سەر زەوی دەوڵەمەند نا ئەوانی بە پارەی خەڵکی سەر ئەم زەوێ کە خۆی پێ دەوڵەمەند کردو و مڵک و ماڵی خەڵکی کۆ کردوەوە لەوێ خان و ڤێلای دروست کرد خوای پەروەردگار هەمووی لە ناو برد بەچی لە ماوەیەکی کەمدا بە گێژەڵۆکێکی ئاگر هیچ کەسێکیان هیچ دەسەڵاتێکیان لە وڵاتانی ئەوروپی بە وڵاتانی عەرەبیەوە کەوا یەک ساڵی ڕێکە وڵاتی موسڵمانان ئەستێندرێ موشەکباران ئەکرێت دەنگیان نەکردووە ئێستا کانە دیفاعەکەن هەوڵ ئەدەن بیکوژێنەوە بە کەس ناکوژێتەوە بە کێ ئەکوژێتەوە کە خوا ویستێکی لەسەر بێ ئێستا هەر بەچکە موسڵمانی خۆمان منافق و دوڕۆکان ئەڵێم ئەمە ویستی خوای پەروەردگار نیە ئەمە هەڵەیەک بووە تەیرێک لقێداری هەڵگرتووە ئەو سەرەکەی ئاگرە لە ناو دارستانە کەوتە خوارەوە لە دەستی لە دەنوکی کەوتە خوارەوە ئاگری تێبەر بوو داماو ئەمە خوا ڕقی لێ هەستاندوون خوای پەروەردگار تۆڵە ئاکاتەوە دوا بەدوای چی ئەم تۆڵەی کردەوە خوای پەروەردگار دوو ڕۆژ پێش ئەم ڕووداوە بە چەند ڕۆژێک پێش ئەوە سەرۆکی ئەمریکای وت چی ئەیوت ئەگەر بێت و ئەو دیلانەی ئێمە بەدەستی موسڵمانانەوە بەدەستی حەماسەوە نەگەڕێتەوە ئێمە شەرق الئەوسەط غەزەیان لێ ئەکەین بە دۆزەخ بەڵام خوای پەروەردگار وڵاتی خۆی کردن بە دۆزەخ دۆزەخێک لەسەر زەوی کە هیچ کەسێک پێی ناکوژێتەوە
دوو ڕۆژ پێش ئەم ڕووداوە هونەرمەندەکانیان فیلمسازەکانیان کۆبوونەوە پێشبڕکەیانە کرد سپاسی یەکتریانە کرد یەکێکیان بە پێکەنین و گاڵتەجاڕیەوە وتی چی دەی سپاسی کێ بکەن کێ یارمەتی داون کێ توانای هەیە بەسەرتانە سپاسی بکەن یەکێک گوتی فڵان کەس 11 دەنگی هێناوە یەکێک گوتی دایک 3 دەنگی هێناوە بە پێکەنینەوە کە موزیعەکەی خوێندەوە گوتی ئەی خوا هیچ کەسێ سپاسی نەکرد ئەڵڵا لەم شارەدا نییە خالقی نییە معبودێک نییە کە بیپەرستین دەسەڵاتێک نییە لەسەر ئەم شارە هیچ کەسێ سپاسی ناکا بەڵام شەوێک تێنەپەڕی بەسەریدا خوای پەروەردگار چی بۆ ناردن ئێستا سەرۆکی ئەمریکا ئێستا لە وڵاتدا بەربڵاوە ئەمە خەشم و قینی خوایە لێیان هەڵگیرە بۆیە هیچ کەسێک پێی ناکوژێتەوە بۆیە ئەی ئینسان هەرگیز سنوور نەبەزێنی بەرامبەر بە خوای پەروەردگار ئەو سنوورەی کەوا دیاری کراوە بەرامبەر بۆ تۆ دانراوە دەستی بۆ درێژ نەکەی خۆت لە خوا غافڵ نەکەی وا نەزانی خوای پەروەردگار چاودێر نییە بەسەرم کەونەدا خوای پەروەردگار ئاگای لێ نییە خوای پەروەردگار جوندی بۆ نانێرێ وما يعلم جنود ربك ئەوە یەک جوندیە کە خوای پەروەردگار نێرێ وڵاتێک گەورەترین زلهێز لەناو ئەبا هەموو ساڵێک یادی کەشتی تایتانیک ئەکرێتەوە کەشتی تایتانیک ئەو کەشتیەی کەوا 1912 ئەلەو ساڵەدا دروست کرا و شانازیان پێوە کرد بەسەر هەموو مرۆڤایەتیدا کە تا ئێستا شتی وا گەورە دروست نەکراوە کەشتیەک وەکو شارێک 2200 نەفەری ئەگرت تێیدا مەلعەب هەبوو تێیدا مەسبەح هەبوو تێیدا یاریگا هەبوو بۆ هەموو گەنجان تێیدا ئوتێل هەبوو شوێنی یاریکردن و بازار هەبوو لە ناو ئەم کەشتیەدا بازاری گەورەیان لەسەر ئەم کەشتیە دروست کرد کەشتیەک 2 تەبەق بێ کە ئەگەر یەکێکیشیان تووشی شتێک بێ ئەوەی تر توش نابێت کەوتە ڕێ خوای پەروەردگار دژایەتی هیچ علمێک ناکە دژایەتی هیچ دەسەڵاتێک ناکە کە ئینسان دەستی بۆ درێژکە لە فڕۆکە بە ئاسمان ئافڕێ لە چەند سەعاتێکدا هەزاران کیلۆمەتر ئەبڕێ خوای پەروەردگار دژایەتیەوە ناکە ئینسان عەقڵی بجوڵێنێ علمی بجوڵێنێ خۆی فێر بکە پێش بکەوێ خوای پەروەردگار ئاسانکاریەکە بەڵام ئەگەر تەحەدا کرا سنووری خۆی بەزان خوای پەروەردگار بەجواب دێ کاتێک کە ئەم کەشتیە بە 2200 نەفەرەوە بەڕێکەوت ئەزانن لە قەدی ئەم کەشتیان نووسی بوو چی یەکەم سەرەتای کە دەستی بە ڕۆشتن کرد لە قەد کەشتێکیان نووسی لا يستطيع أن يغرقها الله تەنها ئەڵڵاش ناتوانێت غەرقیکە بە شێوەیەکی وا دروست کراوە بەڵام شەوێک تێپەڕی بەسەریدا لە تاریکایی شەودا شاخێک لە سەهۆڵ لە ناو بەحردا شاخێک سەهۆڵ دروست بوو لە کەشتیدا غەرق بوو ئەو کاتێک کە پەیوەندیان بە سایەقی کەشتیوانەکەەوە کرد شاخێکی سەهۆڵ لە پێشمانە ئەگەر لامان نەدەی هەمووان تێئاچین گوتی 30 سانیە پێشتر پێتان بگوتمایە غەرق نابووین بەڵام تازە ناتوانم 30 سانیە خوای پەروەردگار چۆن عقوبە ئەنێرێ ئەگەر 30 سانیە پێشتر بتان وتایە غەرق نابین بەڵام لە 2200 نەفەر تەنها 300 نەفەر تێیدا ڕزگار بوو ئەمە دەسەڵاتی کێیە ئەمە هێزی کێیە خوای پەروەردگار وما قدر الله حق قدره آخر قدری پەروەردگاریان نەزانی گەورەییان بۆ پەروەردگار دانەنا ڕێزی پەروەردگاریان نەزانی خوای پەروەردگارش تۆڵەی لێسەندنەوە کەشتیەک هەزاران نەفەر هەزاران خەبیر و موهەندیس دروستیەکە لە دواییە دەوڵەمەندترین کەس دەچێتە سەری خوای پەروەردگار غەرقیەکە کەشتێکی تریشمان هەیە خوای پەروەردگار لە قورئانە باسیەکە یەک نەفەر دروستی کردووە نوح پێغەمبەر سەلامی خوای لەبێ بسم الله مجريها ومرساها دەی سوار بن دنیا بۆ بە تۆفان دنیا بۆ بە بەحر بە ناوی خواوە سوار بن و بەڕێ بکەون هەمووشی ڕزگاری بوو کەشتیش غەرق نەبوو ئاویشی تێنەچوو چونکە بە ناوی خواوەیە چونکە گەورەی بۆ خوا دائەنێ بۆیە ئەی ئینسان خوای پەروەردگارە فەرمێ قل سیروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المجرمين بڕۆ بەسەر زەویدا بگەڕێن بزانن دەسەڵاتی عاقبەتی خراپەکاران چۆن بوو زاڵمان و ستەمکاران چۆن سزامان لێسەندن بگەڕێن هۆکارەکەی ببیننەوە بزانن چۆن ستەمیان کرد و ئێمە چۆن بەرامبەریان ڕاوەستاینەوە چۆن عقوبەیان بۆ ئەنێرین زیلزال نەخۆشی ناڕەحەتی میکرۆب ڤایرۆسیان بۆ ئەنێرین بە زیلزالێک کە دەسەڵاتی هیچ کەسی تێدا نییە هەزاران خەڵک لە ناو چووە خانووی وێران بووە ماڵی وێران بووە لە خەودا بووە لە خەو کاتێکی زانی قیامەتی بەسەردا هاتووە بە نەخۆشی ئایدس
تا ئێستاکانە 400 ملیۆن مرۆڤ توش بووە، 200 ملیۆنی کشتووە تا ئێستاکانە چارەسەری نەدۆزراوەتەوە. کێ خۆی بە دەسەڵاتدار ئەزانێ؟ کێ خۆی بەهێز ئەزانێ؟ ئەی بۆ نەیتوانێ ئەم دەسەڵاتە بدۆزێتەوە؟ یەک ڤایرۆست بۆ ئەنێرێ ئەبێ هەمووی خۆی بە ماڵەکەی خۆیدا نێتە دەرەوە. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ولئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. ئەگەر شکرانی خوا بکەن، خوای پەروەردگار نیعمەت زیاد ئەکا، خۆشگوزارانی زیاد ئەکا، بەرەکەت زیاد ئەکا. بەڵام ئەگە بەرامبەر بە خوا ڕابوەسیتەوە، خوای پەروەردگار عەذابی بە ئێشی هەیە، سزای توند و تۆڵەی بە ئێشی هەیە. کاتێکیشکەوە دەسەڵاتدارێکە بینی، کەسێکتان بینی خوای پەروەردگار ناز و نیعمەتی پێداوە، ڕووناکاتە خوا، ستەمەکەشی هەر زۆرە کێشەیە. پێغەمبەری خوا فەرمووی فەعلەم ئەنەهو ئیستیدراج. ئەی ئیماندار بزانەوە خوا ئەوێ زیاتر نغڕۆی کا لە تاواندا، بەرزی ئەکاتەوە تا لە بەرزایەکی بەرزترەوە بیدا بە ئەرزدا. و نەزانێ ئینسانە خۆی بە مسلمان ئەزانهێ، پەلی کێشاوە بە هەموو زوڵم و ستەمکاریەک. خوای پەروەردگار لێی غافڵە، خوای پەروەردگار لێی بێئاگایە، نەخێر بێگومان. لەناو مسلمانانشدا شانازی بە خۆمانەوە نەکەین، بڵێن ئەوە وڵاتانی کافرە خوا تۆڵەی لێسەندن. وڵاتی خۆمان چی تێدا نییە؟ کام لە جۆرە تاوانەکانی تێدا نییە کەوا خوا عوقوبەت گەلی پێغەمبەرانیدا. گەلی لووط تاوانەکەیان چی بوو؟ لەناو قەومی مسلماناندا بەربڵاوە. ڕیبا خواردن، زوڵم و ستەمکاری، کوشتن و بڕین، کام لەم تاوانانە لەناو مسلماناندا نییە؟ دەبێ ئاگادار بی، پەل ڕانەکێشی، سنوورەکان نەبەزێنی. خوای پەروەردگار عوقوبەی خۆی ئەنێرێ، خوای پەروەردگار پەنامان بدە. هەموو سزایانەشی کەوا خوا دیاری کردووە لە هیچ کەسێک بەدەر نییە. خوا عوقوبە ئەنێرێ بۆ گەلێک و بۆ ئینسانێکیشی ئەنێرێ، ئاگادار بە. بۆ ئینسانێک ئەنێرێ ڕێگای نەخۆشیەکەوە، لە ڕێگای ئاگرەوە، لە ڕێگای بایەکەوە، یاخود لە ڕێگایەکی ترەوە کە خوا خۆی ئەیزانێت. خوایە قەڵەمی عەفوی خۆت بێنە بەسەر تاوانماندا، تاوانی گەورە بچووکمان، نهێنی و ئاشکرامان. یا رب العالمین، خوای پەروەردگار شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە، خوای پەروەردگار شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە. ئەوانەی کەوا داوامان لێکەن ڕۆژانە و ئەوانشی کە داوایان نەکردو، یا رب العالمین، ئەو نەخۆشانی ئێستا لەسەر جێگان گوێیان لە دەگمانە، خوای پەروەردگار شیفایان بۆ بنێرە یا الله. خوای پەروەردگار دڵیان خۆشکە بە شیفا، بە تایبەتی ئەهلی مزگەوت، ئەوانی بە نەخۆشیەوە بەردەوام لە ڕێگای مزگەوتدان، خوای شیفایان بۆ بنێرە، پلەیان بەرزکە و بە نەخۆشەکان یا رب العالمین. خوای پەروەردگار بەرەکەتی خۆت بڕێژە بەسەرماندا، خوای پەروەردگار بەرەکەتی خۆت بڕێژە بەسەرماندا یا رب العالمین. بەرەکەتی ئاسمان، خوای پەروەردگار وشکە ساڵیمان بەسەردا مەهێنە یا الله، بارانی ڕەحمت ببارێنە بەسەرماندا یا رب العالمین. خوای پەروەردگار سپاست دەکەین، جمعەی ڕابردوو دوعامانە کرد و بارانت بۆ باراندین. خوای پەروەردگار لە ڕەحمەتی تۆ ناومێد نابین و بەردەوامیش ڕەحمەتمان ببارێنە یا رب العالمین. خوای پەروەردگار وڵاتمان ئاوەدان کەوە، خوای پەروەردگار وڵاتمان ئاوەدان کەوە، دوور کەوە لە هەموو شەڕ و شۆڕ و قەیران و ناڕەحەتیەک یا رب العالمین. خوای هەر کەسێ دەستی هەیە بەم مزگەوتەوە بە ئاوەدانکردنەوەیەوە، بە یارمەتیدانەوە، بەوەی کەوا ناهێڵن نقصانی هەبێ، خوای پەروەردگار عاقبەتی بەخێرگێڕ، بەرەکەت بڕێژە بەسەر خۆی، ماڵ و مناڵ و سەروەت و سامان و کەسابەتیدا یا رب العالمین. آمین والحمد لله رب العالمین.